خەڵوی چارەمینە کە لە میهرەبانی هەیە کە بە چار شێوازی ئەمە چارەسەر دەکەین. خەڵوی چارەمە یعنی هەنگاوی چارەمە دوو شێوازێت، بەشێکیان نەشتەرگەریە، بەشێکیان بێ نەشتەرگەریە. ئەوانەی بێ نەشتەرگەرینە باڵۆنە، باڵۆنیش دوو جۆریە، باڵۆنی زیرەکە و باڵۆنی ئاساییە. باڵۆنی ئاسایی بە بەنجدا دەدرێت، بە بەنج پاش 6 مانجی دەردی، ینی لە دەویدا بەنجێکی عامە بەس خەفیفە، بەنجێکی خەفیفە دەقەیە لە دەویدا دەندرێت، لە دەوی دێتە دەرێ. ئەو باڵۆنی ئاسایی. باڵۆنی زیرەک بە ئاگایە نەخۆشەکە قوتی دەداتن بە یارمەتیەوەی دکتۆر تێلێکی پێوەیە دەخنە ناو مەعیدەی و پاش زمانی 2 مانجی لەگەرە پاش 4 مانگ 5 مانجی لە ڕێگەی پیساییەوە فڕی دەداتن و زەرری نییە. لە میهرەبانی ئەمە تاوکو ئێستا کە 150 باڵۆنی زیرەکماندانایە. ئەو باڵۆنی زیرەکە دیسان بۆ ئەوانەیە کە کێشیان زۆریان ئەو بۆ کێشکەمەکانیش دەکرێت، ینی بۆ منە بۆ بەس کێشی زۆرە بەڵام نەگەشتۆتە چل کاوکەڵکی بارستایی جەست لە پاش سیەوەدا دەندرێتن، لە پاش سیەوە لە سەروی تەمەندە ساڵیەوەدا دەندرێتن. لە بۆ کەسانە دەکە ناتان بەنجی وەربگرن یان دەترسێ لە مەعیدە بڕینی، بەڵام ئەو بەگشتی سەلامەتترە. ئەو مشکلانەی هەیە، ئەو مشکلانەی هەیە باڵۆنی زیرەک یەکەمینە گرانە بە پارە، بە ئەمە لە لای مایانی بە 15 ڕقەی دەفرۆشین و پێشان دەرم لە هەر جێکی دەکرن ئەمە بەخێر لۆ دادەنێم، بەخێر لۆ دادێن. ئەو شتە بەخۆی گرانە، یعنی وەکو ئەو مۆبایلی دەست کە بە 14 وەرەقەیە بە 15 وەرەقەیە قیمەتی موادەکەی لەوانەیە $20 بیتن، بەڵام ئەو علمی دەفرۆشیتن. ئەو باڵۆنی زیرەکەش ئەمنیش نازام ئەو موادە کۆنتێنتەکەی چییە، بەڵام ئەوە ڕێگە پێدراوە لە وەزارەتی تەندروستی و طریقەی عالمیە لە هەموو دنیاە و لەکنەمەش هەرزانترین سارە لە هەموو عالم نەک لە هەولێرێکەش. و چونکە ئەمنی سعودادم هەبووە بەخێر لێیان دادەم. یەک لە مشکلەکانی گرانە بە پارە، دوو لە مشکلەکانی ئەوەیە 3 ڕۆژ هەتا 5 ڕۆژی هەتا هەفتەچی دەبی ئەو کەسەیە تەحمل بکە خواردنی نەخواتن. کاتێک کە باڵۆنی لێ دادەنین لە کاتی باڵۆنی دادەین دەبی مەعیدەی نەبڕیبی، عملیاتی مەعیدەی نەکردبیتن، دەبی ئەو ڕۆژی چی نەخواردبیتن، دەبی مەعیدەی نیێشیتن. ئەوانەی دەبی ئەوانەی لێ دەپرسین و دەبی عەقڵیشی تەواو بیتن، یعنی مەنگۆل و جێل نەبیتن، چونکە ئەوان نازانن پاشانتی لێ، چونکە ئەوە خۆی قەڵەوی یەکەم شت بڕیاردان لە بۆ سعیببوونەوەی ئەلێرە دەست پێ دەکات، لە مەعیدەی نییە. دەبی ئەو کەسە بڕیار بدا خۆی زعیف بکات و حتا مەعیدەشی ببڕیتن، ئەگەر بە خۆی بڕیار نەدا زعیف بیتەوە زعیف نابیتەوە، زعیف دەبیتەوە پاش ساریش قەڵەو دەبیتەوە. تەماشاکە ئەو کە دەبێت خۆەکانت بگۆڕی بەڕاستی، ینی هیچ لەو چوار هەنگاوی باسمان کرد لە خۆراک و وەرزش و خەو لەگەڵیشی منەشتەرگەریان بە دەرمان هیچیان بەبێ یەکتری ناکرن بەڕاستی. بەتەکید یعنی ئەو تەریقانەی گوتمان نەمەتی حیاتی بگۆڕی کە 3 شتە گوتمان کاربۆهیدراتی کەم کاتەوە، جولەی زیاد بکاتن، خەوێرێک بێخیتن، طریقەی دووەمینە ئیسفادە لە دەرمانی طبی بکە و ئیسفادە لە شتی کردووە بکە. چارەمیان گوتمان لە میهرەبانی بە 4 طریقی ئەمە نەخۆشی قەڵەو خۆشی تەنازعی دەکەن. دوانی باڵۆنە، باڵۆن دوو جۆرێکەکەیان بە بەنجێکەکەیان بێ بەنجە و تقریبا میکانیزمی ئیشکردنیان وەکو یەکە مەعیدەی لە ژیر دەکاتن، هەردوو باڵن دێنە سەر طریقەی دووەمینە کە مەعیدە بڕین و ڕێڕەو. ئەو بڵین ینی فکرەکەی ئەوەیە تۆ کە خواردن دەخۆی بۆی هەست بە تێری بکەیت مەعیدەت پڕ دەبێت، گەدەت پڕ دەبێت، بەڵام ئەو باڵۆنە لایەکی گەدەت دەگرێت تۆ زووتر هەست بە تێر بوون دەکەیت، فێڵە لێ دەکات بەڕاستی، وەکو ئێسێک فتت خوارد دەبین بزڵ، بەڵام لۆژانی دەبیتن، لۆژان دەبی مەعیدە دەبێت هەزمی بکاتن، شتەکە شتێنەوەی دەبێت هەزمی بکە پێی ناکرێت لێکە دەبی دەرمانی وەربگری. ئەمە دەرمانی ئازار بەردەوام وەکو هەستێکی ئەوە دروست ناکە کە پێی دەڵین بەد هەرسی، کەسەکە هەست پێ دەکات دەڵێ هەرسم باش نییە، زۆر جار بە خواردنێک بە غازاتە گوایلیاتۆ، بەس ئەو بەردەوام ڕەنگە ئەو هەستەی بۆ دروست بکات تا 3 ڕۆژی ئیزعاجی دەکات. بەڵام ئەمە چ دەکەین؟ ئەمە دەرمانی دەدەینێ، مغەزی دەدەینێ لەبەر کلیەکانی نامانەوێ هیچ نەخواتێتەوە، چونکە لەبەر کلیەکانمە گوتمان کە جێکی چا دەکەین ئاگەمە لە جێکان کە بیتن و دویش دەرمانی دەدەینێ، مەسەد هەندێک دەرمانی دەدەینێ کە ئیزعاجی ناکاتون کە ژانی نەبیتن. لۆیەکە الحەمدولیلا زۆر خەڵک ئیستیفادەی لێ کردیە لەو باڵۆنی زیرەکەی و لە هەموو شتێکی لە تۆپ، یعنی لە هەموو قاعدەی شەواز هەیە، یعنی ئەمە لەو 150 کەسەی سیانیان نامرتاح بوون پێ، یعنی پاش 2 ڕۆژ هات گوتی لۆم دەرینە، یعنی ئەوانش واری دەگەری گەرانەوەی هەیە کەواتە بڵێم 102 دێتن دەری لۆم دەرینەم تەحمل ناکەم، سیانیان لەوانە لۆمان دەرهیناینە و دەتانی دەربینی و ئاسانە بە نازۆر دەکەیت دێ بەس دەیتەقێنی و دێتە دەرێ باڵۆنەکە، بەس وەکو مەترسیەکانی نییە. باڵۆنی زیرەک ئەوەی باشە نابێتە جیرانی ڕیخۆڵی، بەڵام باڵۆنی ئاسایی ئەگە دەرینەینی پاش 6 مانگ بیت تەناوری خەڵۆکی تووشی جیرانی ڕخەڵۆکی دەبیتن، بەنەشتەرگەری کۆتایی دێتن و لەوانێت تووشی قورحەی مەعیدەی بکاتن، ئەگەر دەرینێنی چێشل و بۆنی دەوی ناخۆش دەکات پاش 6 مانگی کۆمەڵک مەشاکل و درێژەکە لێ دەبی دەری بینی. لێرەوە بە هەموو ئەو خۆشەویستانە دەرم کە باڵۆنی ئاساییان دانایە 6 مانگڕەتیدایە بە زووترین کات دەری بینن، ئەگەر لە کوردستانن یان لە هەر شوێنێکەکەنە، چونکە کێشیان لێ دروست دەبیتن، کێشەکانیش گەورەنە
بە نەشتەرگەری کۆتایی دێتن لۆیەکە دەبی دەری بێنە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی